بەهۆی قەیرانی داراییەوە زیاتر لە 250 پرۆژەی خزمەتگوزاری و ستراتیژی لە سنووری پارێزگای هەڵەبجە کارکردن تیاندا ڕاوەستاوە. لە تەرخانکردنی بودجە بۆ بەگەڕخستنەوەی پرۆژەکانیش حکوومەتی هەرێم وەک قەزا مامەڵە لەگەڵ هەڵەبجەیەکات. ئەمەش نیگەرانی پارێزگای هەڵەبجەی بە دوای خۆی داهێناوە. هیوا خوازێت حکوومەت چیتر مامەڵەی قەزا لەگەڵ هەڵەبجەدا نەکات. بەداخەوە تا ئێستا 250 پرۆژەی ئەتوانم بڵێم زۆر گرنگ لە پارێزگای هەڵەبجەیە وەسێنراوە، بەڵام بەداخەوە مەشگلەیەکە بێت کە بەناوی پارێزگای هەڵەبجەوە کە نەتوانراوە تەمیری ئەو پرۆژانە بکرێ وەکو پێویست و هەمیشە لەو 4 ملیارد دیناری کە بەر پارێزگای سلێمانی کردوێمە 241 ملیۆن مان بەرکەوتووە، یعنی حسابی هەر حسابی کەسافەی سوکانی کراوە. ئەگەر مەسەلەی کەسافەی سوکانی بووای بۆ پارێزگای هەڵەبجە نەبووە پارێزگا، بەڵام هەڵەبجە تایبەتمەندێتی خصوصیەتێکی خۆی هەیە بوون بە پارێزگای. هیوادارم لە داواکارم لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی پلاندانان بۆ تەمیرکردنی مەشاریعەکانی هەموو پارێزگاکان حسابی پارێزگایەکی تایبەتمەند بۆ هەڵەبجە بکە. ئەو 250 پرۆژەی کە وەسێنراوە کارێ بکرێت کە بتوانێت هیچ نەبێت لەم سەرەتایە وەک پارێزگاکانی تر دایان پرۆژە بکەونەوە گەڕ. بۆ تەواوکردنی پرۆژە خزمەتگوزاریەکانی سنووری پارێزگای هەڵەبجە 257 ملیارد دینار پێویستە، بەڵام حکوومەتی هەرێم تەنها 242 ملیۆن دیناری تا ئێستا تەرخان کردووە. پێویستمان بە 250 ملیارد پارە هەیە وەکو سیولە کە بۆی دابین بکرێ، بەڵام تاوەکو ئێستا ئەوەی کە دابین کراوە تەنها بۆ بودجەی پەرەپێدان 242 ملیۆن لە ئەو پارەی کە لە وەزارەتی داراییەوە دابین کراوە 12 ملیارد بۆ ئەو سێ پارێزگا هەڵەبجەش بەشێکی لە سلێمانیە لەبەرەوەی پرۆژەکانی کاتی خۆی سەر بە پارێزگای سلێمانی بووە. لەو بڕەپارەیە تەنها 242 ملیۆن بەر پرۆژەکان کەوتووە کە لە ساڵ 1.5 قەرزی کۆمپانیاکان لە ساڵی 2010 یا 2011 بۆ 2013 کات لە بودجەی پەرەپێدان بەتەنها. جێگای ئاماژە پێکردنە جێگری سەرۆکی حکوومەت لە ماوەی پێشودا لە ئەنجامی سەردانیکردنی بۆ ئیدارەی گەرمیان توانی بودجە بۆ بەگەڕخستنەوەی چەندین پرۆژەی خزمەتگوزاری تەرخان بکات. لە ئێستاشدا ئیدارەی پارێزگای هەڵەبجە چاویان لەو جۆرە هەوڵانەیە بۆ بەگەڕخستنەوەی پرۆژەکان هاوکات بڕیارێکی گرنگی ئەنجومەنی وەزیرانیشە کە بودجەیەکی تایبەت بۆ گەشەسەندنی پارێزگای هەڵەبجە و سەرپێخستنی یەکە ئیدارەکانی دەربکرێت، چونکە مامەڵەکردن لەگەڵیدا وەک قەزا زیاترم پارێزگایە بەرەو پاشە باتەوە و پێشی ناخات. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.